الله أكبر دەنجی الله ئەکبەر و یادی خوا لە مزگەوتەکان بەرز دەبێتەوە. مسلمانان دروشمەکانی ئیسلام بەرز ڕادەگرن، نوێژی جەژنیان ئەنجامدا و با گەرم و گوڕی و بەدڵێکی پاکەوە تەوقە و گەردەن ئازادی لەگەڵ یەکتری دەکەن و جەژنی قوربانی پیرۆز بەرز ڕادەگرن. ئینشاڵڵا لە هەولایەک پیرۆز دەبی لە حەزەکانمان لە مەکەی پیرۆز کەس ناڕوە هەموو دەوقە لەکەر یەکتری دەکەن گەردەن ئازادی من دەکەن ئینشاءڵڵا هەروەها بەردەوام دەبی و خۆشی شادی لۆ هەموو مسلمانان لە هەولایەک دێتن ئینشاءڵڵا. پیرۆزبایی خۆم لە هەموو مسلمانە دەکەم بەتایبەت مسلمانانی شاری هەولێر بەتایبەتیش ئەوانەیە کە پێویستیان بە ژنە پیرۆزەیە کە نەخۆشنیان لەسەر جێگاکەوتنیان لە بەندیخانەکانن بەگشتی جەژن زۆر خۆشە ئەوی مسلمان بیت دەزانین چێژ لەو جەژنە دەبینیتن. دەبی سەردانی یەکدی بکەن دەبی قوربانی بکەن. مامۆستایەکی ئاینیش دەڵێ قوربانیکردن هۆکارێکە بۆ سوپاسگوزاری خودای بەرز و بێهاوتا و ماڵ و سفرەی خەڵکی هەژار و کەم دەرامەتیش ڕازاوە و تێر دەکات. ئەو ڕۆکە جێژنانەمان لەگەیەکدی کرد کابرەتی سەردانی داکۆ بابیەکە خوشک و برایەکە لە پاشەنجی دەچی قوربانی دەکا نەک بەخۆی تێرە دەچی برایەکەشی تێر دەکا گۆشتی لە دەنێریتن سەردانی سێم برایەکانمان لە عەرەفەی نەکاکە ئەو خەلازم عەرەفە خەلاز بێستا مزدەلیفەش ڕۆی ڕەمی شەیتانی دەکەن دەستنەوە بەیتێ حەجەکەیان تەواو بوو نوێنەری منە هەموو دوعامانەکەن پێغەمبەری خوا فەرمێ سەڵاسم خوا لە حاجی خۆش بە لەو حاجیەش خۆش بە کە دوعا لە برایەکەیەکە. وەک هەمیشە وڵاتیان بە گەرم و گوڕی و دڵخۆشیەوە جەژن دەکەن و ناهێڵن مەراسیمی مسلمانان ساردی پێوە دیار بێت و لێرەوە دوعا و نزا بۆ مسلمانانی جیهان دەکەن. داوا لە خوا دەکەم خوای تەبارەک و تەعالا لە دنیاەوە دڵمانی خۆشکێ بۆ دوو گێژنەیەوە گێژنەی بەهەشت و چوونی ناو بەهەشتش خوا بە قسمەتمان بکە ئینشەڵڵا و خوای تەبارەک و تەعالا ئەو شەڕ و ئەو ناخۆشیە لەسەر برایەکانمان لە غەزا هەڵگرێ ئینشەڵڵا. ڕۆژی سەردان و سیرە ڕەحم بە جێگەیاندنە بەڕاستی ئینسان هەتا بکرێت دەتوانانی مەسەلەن سەیری ڕەحم بە جێ بکە سەردانی یەکتری بکە لە ئەوەی خوای لە خۆی ڕازی بکە خەڵکی لە خۆی ڕازی بکە ئینشاءڵڵا. چەند دریت خۆشە زۆر 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 وەدەزانم تازە ئێستا لەدایک بوویمان ئەوە دەدرێت خۆش ئەرێ وەڵاهی ئەوەن دڵم خۆشە وەدەزانم تازە ئێستا لەدایک بوومە جێژنەی موسڵمانە جێژنەی هەموو ئینسانانە. گەرم و گوڕی هاوڵاتیان بۆ جەژنی قوربانی پیرۆز دیمەنێکی ناوازە و دڵشادی بە خەڵکی بەخشیوە گەرچی قەیرانی دارایی دروستکراوی زیاتر لە 10 ساڵە لەدەیان لاوە بەرۆکی خەڵکی گرتووە بەڵام هاوڵاتیان جەژنی قوربان بەرز ڕادەگرن و پیرۆزی دەکەن. ئیبراهیم زیاد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.